ئەو کەسانی کە خۆیان وەکو مدەڕیبی گاناساندۆ یاخود خۆیان وەکو مدەڕیبی وزەی کەونی وزەی سروشتی یاخود خۆیان وەکو ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی پەرەپێدانی تواناییەکان و ئەو بابەتانە ناساندووە. یەکەم قۆناغ کە با بڵێن خەڵکی ئەخەنە ناوی و لە ڕێگایەوە وردە وردە گۆڕانکاری بەسەراهێنن و بەرەو ئەو ڕێگایە بن کە خۆیان مەبەستیانە بریتە لە هەدم و ئەساسیات الحیات، ڕوخاندن و لەناوبردنی ئەساسیاتەکانی ژیان. بڵین بۆ نمونە تۆ لە مناڵیەوە لەسەر چی پەروەردە بووی؟ ڕێزگرتن لە دایک و باوکت، ڕێزگرتن لە گەورە، بەزەی هاتنەوە بە بچووکە، ڕێزگرتن لە پیاوی زانا و دانا. لە مناڵیەوە ڕاهاتووی لەسەر عیبادەتی ئەڵڵا جەل جەلالوه و ترسان لە ئەڵڵا جەل جەلالوه و خۆشەویستی ئەڵڵا جەل جەلالوه، هەوڵدان بۆ ڕەزامەندی ئەو خۆپاراستن لە تووڕەبوونی ئەو لە مناڵیەوە لەسەرمانە ڕاهاتووی. سێمە تاکی کورد هەمومان لەسەرەوە پەروەردەکرێن. یعنی حتا لە دیانە بەتاڵەکانی تریشە ئەمانە هەندێکی هەر ئەساسیاتە لەلایەن هەر لەسەرەوانە پەروەردەیانەکەن. هیچ دیانەتێک و هیچ فەلسەفەیەک نییە لەسەر زەویە ئینسان هان بدا دژی باوکو دایکی خۆی بجوڵێتەوە، دژی خوشک و برای خۆی بجوڵێتەوە، دژی مامۆستا و کەسە دڵسۆزەکانی ژیانی بجوڵێتەوە. بەڵام ئەمان ئیش ئەکەن لەسەرەوە کە ئەم ئەساسیاتانە لە ژیانی تۆیان هەر هەمووی بڕوخێن، چونکە ئەمانە هەمووی چاکەن، هەمووی حەسەناتە. سیستمی دەجاریش لەگەڵ حەسەناتە ناگونجە. بۆیە لە دیانەتی هیندۆسیا دێڕێک هەیە کە با بڵێن ئەو فەلسەفەی لەسەر بنیادنراوە، دێڕەکەی ئەبکوە ئەبنە بیالا کانی کەڕنە. ئەوە بڵێن دێڕەکەیە کە خوێنیتەوە بە عەرەبی لە کتێبە عەرەبیەکانە کە دەرمان کردووە تەرجمەی ئەو بابەتە ئەوەیە کە نووسراوە. معنای ئەمە چییە؟ یعنی تۆ ئەبێ ئازار بچێژی هەتا وەکو بادەکەت بەتاڵکەی. تۆ ئەبێ ئازار بچێژی هەتا وەکو بادەکەت بەتاڵکەی. یعنی چی ئەم دێڕە؟ تۆ بێ ئازار بچێشی تا وەکو بادەکەت بەتاڵکەی. طبعاً ئەڵێ تۆ بێ پێ لە جەرگی خوب بنی، ئامادە بی واز لە گوێڕایاڵی دایک و باوکە بێنی، چونکە دایک و باوک ئەو کۆتانن کە تۆیان بەستوەتەوە. تۆ ناوی بە قسەیەوان کەی. ئەگەر بە قسەیەوان کەی تۆ لە بازنەیەکی بچووکە ئاگەی ناگەی بە وزەی گەردوونی، بە وزەی کەونی وە دروستبی. ئەوان کۆدن بۆ تۆ، ئەوان تۆیان بەند کردووە، تۆ وەکو ئەسیری ئەوان وای، وەکو سژنی ئەوان وای. بۆیە نابێ ئەمانە سەیطەڕیان هەبێ بەسەر ژیانی تۆیە. مامۆستا شتێک نییە ناوی مامۆستا بێ، خوشک و برا شتێک نییە ناوی خوشک و برا بێ، ڕەفیق و برادەر شتێک نییە ناوی ڕەفیق و برادەر بێ. تۆ نابێ گوێ بەمانە بدەیت. کۆمەڵگا تۆ نابێ بەتاتەن گوێ بە کۆمەڵگا بێ، بێ حسابی بۆ نەکەی، چونکە تۆ ئەبێ ئەوانە بەجێ بێڵی هەمووی هەتا وەکو یەک بگریتەوە لەسەر لەگەڵ وزەی گەردوونە، لەگەڵ با بڵێن تاقی کەونیە، لەگەڵ خوایە، خۆیان وای پێڵێن بەس خۆی یەکگرتنە لەگەڵ شەیطانە. بۆیە یەک لەمانە ئادەن کاتێک کە تۆ تەوێ یعنی شتێک ئەوان داوات لێکەن ئەتەوێ خۆتی لێ بتزیتەوە ناتوانی بیکەی لەبەرەوەی یەکدادانی هەیە لەگەڵ کۆمەڵگاکەت، لەبەرەوەی دایک و باوکە رازینین، لەبەرەوەی کە سوکارە پێیان خۆش نییە، یەکسەر یەک قسەت بۆکە. ئەڵێ تۆ خۆت ساحێبی خۆتی، ئەمە یەکەم هەنگاوە بێ دەست پێ بکەیتەوە. کەس ساحێبیەتی تۆ نەکە. تۆ خۆت خوایەکی بچکۆلەی، بەڵامەوەیە خۆت خستوتە ناو کۆت و بەندەوە، ئەبێ لەو کۆت و بەندە بێتەوە دەرەوە. جارێکی تر بۆی بیتەوە بە خوایەکی گەورە و هەموو شتێ بچێتە ژێر سەیطەرەی تۆ، نەک تۆ لە ژێر سەیطەرەی شتابی. ئەبەم قسانە ئەمە خۆیانیان کەن بۆ شوێن کەوتەکانی. بۆیە هەرچی ئەساسیاتێک دین فەرمانی پێکردووە لە ناو توای ڕوخێن، هەرچی ئەساسیاتێک ئەخلاق فەرمانی پێکردووە لە ناو توای ڕوخێن. حتا مدەڕیبیان هەیە کە قساکە بۆ کچ ئەڵێ تۆ کچ نیت، ئەڵێ تۆ بەشێکی ئەلەم وزەی گەردوونە، ئەو کوڕەش بەشێکە لەو وزەی گەردوونە، ئێوە ئینسانن و تەواو، شتێک نییە ناوی نێرومێ بێ. باس یەکەین ئەو دێڕە کە لە سەرەتایە بە خەڵکیاڵێن مەبەستیان چێلی. ئەمە بە حساب بۆی تۆ ئازاد بی لە کۆدی با بڵێن شەرم. تۆ شەرم نەکەی، لە بەندی شەرم بیتە دەرەوە وەکو ئافرەت. عینن شت بۆ پیاو، بۆ کوڕ، بۆ ڕەگەزی بەرامبەر، بۆ هەمووی ئەم قسانە هەکرێ هەر یەکەو بە شێوەیەک. و بە هەمان شێوە تۆ دەرەکەن لە ژێر با بڵێن ئەساسیاتی فیتڕەتە، هیچ ئەساسیاتێکی فیتڕی لە تۆیان ناهێڵن. بۆ نمونە حرامە و حەڵاڵە و خراپە و باشە و لای ئەوان ئەڵێن هیچ شتێک خراپ نییەوە نەبێت تۆ بە خراپی زانی، هیچ شتێکیش باش نییەوە نەبێت تۆ باشی زانی. تۆ خوای باشەوەی تۆ دیارەکەی خراپەوەی تۆ دوای دیارەکەی بەسەوەی تۆ خۆتە لەبیر کردووە کە خوای، بۆیە تۆ ببیتەوە سەر هۆشی خۆت و بیتەوە بەخوا. یاخود هەر شتێک کە عەقڵ بە باشی دانێ ئەوەش لا ناشرینەکەن، ئەوەش لا خراپەکەن. بۆ نمونە ئێستا عەقڵەن سەلماوە کە خواردنی گۆشتەکان، سوودی هەیە بۆ ئینسان، ئەو لێو حرامەکە، ئەوە نییە. ئەوە ئەو دێڕە کە لە سەرەتایە بە خەڵکیاڵێن مەبەستیان چێلی. ئەمە بە حساب بۆی تۆ ئازاد بی لە کۆدی با بڵێن شەرم،
وانیە تۆ بێ نەیخۆی بۆی وردە تاقە لە لەش تازیا بێتەوە و تاقی سلبینەیەتە ناوی و تاقی ایجابی بێتە ناوی وردە تۆ گەشە بکەیت و ببیتەوە بەخوا بۆیە لەو ڕێگایەوە تۆ دا ئەماڵن باشە لەو ڕێسانی کە لە دینا هاتووە لەو ڕێسانی کە عەقڵ بڕیاریەوە لەو ڕێسانی کە فیترەت چەسپاندوێتی لە ناو ئینسانە کە لەمانەیان داماڵیت تۆ خۆت ئەدەیتە دەست ئەوان ڕانگە زان بەرەو شۆ بن وان نوێنەکانی شێطانن بەرەو شێطان پەرستیتە بەر خەڵکی ژاگای لە خۆی نیت لەمە ناوانێ ڕاضە ناوێنێ هەرچیەک ئەڕوا لەگەڵی ناوێنێ فەلسەفە ناوێنێ با بڵێن زانست ئەڕوا لەگەڵی چونکە ئەوان کە قساکەن لەسەر ڕێبازەکەی خۆیان ئاگادار بن لە ئاخیرۆ باسەکەین هەم بە دین قسەی لەسەرەکەن هەم بە فەلسەفە هەم بە عەقڵیش بارسێکی قسەی لەسەرەکەن دواتر هەوڵی ژێن بە خۆتی تەجروبەکەن ئەم قسانە و ئەم بابەتانە و لە خشتت بەرن بە تەواوی بتکەنە عەبدی شەیطان چونکە ئەوان نوێنەری شەیطان بۆیە لەوێوە تەحەکومەکەن بەسەر عەقڵتا ئەو وەختە وای لێیە یعنی ئافرەت هەیە سەرجێیەکەی بەدەست مامۆساکەی بۆ لەگەڵ مێردەکەی کێ بیکایەنە من خۆم بۆیان گەڕامەوە تون بۆلا کوڕ هەیە عینن شت سەرجێیەکەی بەدەست مامۆساکەی بۆ کێ بیکا لەگەڵ ژنەکەی یانە تەنانەت ئەوە ئیتر چ جای بڕۆ بۆ خواردن و بۆ جلوبەرگ لەبەرکردن و بۆ قسە شێوازی قسەکردن و بۆ هەستان و دانیشتن و هەمویان پێگۆڕیوە هەمووی لەژێر کۆنتڕۆلی مامۆساکەیە بۆ کەوان پێڵەن گورو ئەو چی ئەڵێ ئەبێەوە جێبەجێ بکرێ چونکە ئەڵێ تۆ ناتوانانی بگەی بەخوا هەتاوەکو لە ناو گوروەکەدا نەتوێتەوە کە لە ناو گوروەکەت ئەتوایتەوە ئەنجا لە ناو خوا ئەتوانی بتوێتەوە قاعدەیانە کە توایتەوە لە ناو خواشە ئەو تۆ گەشتی بە تاقەی کەونی بەڵام پێشەوە تۆ لاوازی بەرگەی ئەو تاقە گەورە کەونیە ناگری ئەبێ مامۆساکەت ناوەندێک بێ گوروەکەت تۆ تیا بتوێتەوە ئەنجا بگەی بە تاقە گەورەکە ئەمە ڕێک فەلسەفەی هیندۆس تەطبیقیەکەن بەسەر خەڵکە جام بۆیە باسیەکەم لەبەرەوەی مامۆساکانی تر لەم شتان نازانن خۆم دیومە بە دەورات و وڵات گەڕاوم و چووم و خەڵکێکی شارەزا هەڵس و کەوتم لەگەڵ کردووە کە ئەماناکە خۆی ئەوە یعنی ڕوونی کردوێتەوە ڕۆشنی کردوێتەوە بۆمان ئاوەتی گەیاندین دێم شتانە وایە مامەزانی وانە بەتاڵە لەوانەیە وای زانی بێمە دوای کەوتین بە قسەیەکی بەڵام وانە بووە دانیشتمان نەبووە 3 ساعتی 4 ساعتی لەگەڵیان مناقەشەیان بابەتەمان کردووە وانشتەوانیە وەشی کە لە سەرەتی واجبە لە سەری ڕوونی کاتەوە لەوانەیە سەیەوە مبتەلا نەبوون بەم بابەتەوە بەڵام ئەگەر لە کەس و کارتانە بگەڕێن کەسانێک هەبێ مبتەلا بوو بێ بەم مەسەلەی گەشە پێدانی مرۆیی و بەم مەسەلەی چارەسەر بە وزە و بەم مەسەلەی یۆگا و شتە ئەگەر ئەم حاضەری بۆ بنێرن تێگا لە شیوە من قسەی لەگەڵەکە خۆتان نەکەوتونە ناو بابەتەکە بەڵام ئەمە خەتەرێکە لەسەر هەمومانە لەوانەیە سبەینێک چووکڕی ئێمە تێی بکەوێ بۆیە بێ بەرچاوڕوونیەک هەبێ بۆیان کە ئەمانە بناسنەوە بیان دۆزنەوە ئەمە مەرحەلەی یەکەمە کە بەو شێوەیە گومان لە دڵتا دروستەکەن بەرامبەر بە ئازیزترین کەسە کە ئەمە مەسلحەتی تۆی نایە تاقە کەس کە مەسلحەتی تۆیەوێ ڕێبەری تۆ کا بۆی بگەی بەخوا مامۆساکەت